لە هەموو ئەمریکا تقریبا 50 ویلایەت کە پێکەوەیە تاکە سەیتەرە کە هەبیتن ئەو سەیتەرەیە لێرە پێشەوەی داخلی کالیفۆرنیا بی ئەوەش سەیتەرەی کشتتوکاڵیە با بڵین کاتێک کە یەکێک لە خارجی کالیفۆرنیا دێتە ژۆرێ لەبەرەوەی کالیفۆرنیا بە سەبەتەینانی هەموو ئەمریکا بەشوورە تەماشای دەکەن کە هیچ خواردنەکی پێبیتن ترسیانە هەیە ئەو تۆیە کە لی دەچینن خواردنەکانە لە سەوزە بیتن یاخود لە میوە بیتن جیناتەکان لێ تێکچیتن ئەوە یەکێکە لە مەحەتە هەرە گەورەکانی تاقەی شەمسی لە عالەم چێلگەی وزەیتیشی خۆری ئیڤانپا کە دەکەوێتە بیابانەکانی ڕۆژهەڵاتی ویلایەتی کالیفۆرنیا ئەم پرۆژە گەورەیە بە گوژمەی 2 ملیار و 200 میلیۆن دلار لە سەروبەری 14 کیلۆمەتر دووزە لە ساڵی 2013 خراوەتە کار ئەم چێلگەی پێک دێ لە 200,000 جووت ئاوێنە کە ڕویان لە خۆرە و هەروە 3 تاوەری 140 متر بەرزی تێدایە توانای بەرهمێنانی ئەم چێلگەیە 562 میگاواتە کە لە توانایدا هەیە 140,000 ماڵ ڕووناک بکاتەوە تا ڤیددیۆشتر هەشاد بن لە ڕێگەوە بووم لە ویلایەتی یوتا بۆ ویلایەتی مینۆسۆدا گوتم با لە شێخ گوگڵ بپرسم چ شتێکی عجیب و غەریبەیە لەسەر ڕێگاکەم با ڤیددیۆشی لەسەر دروستکەم کاتێک گەڕام بینیم دەرێ لە ویلایەتی وایۆمینگ شارۆچکەیەک هەیە ئەم شارۆچکەیە بۆ بەناوبانگە کە ژمارەی دانیشتوانەکەی تەنها یەک کەسە زۆرم پێ عەنتیکە بوو معقولە شارۆچکەیەکی گەورە یەک کەسی لێ بژی گوتم بەخوالەوە باشترم بەدەست ناکەوی لێمدا ڕۆیشتم دوای 6 سعات 2 شەو گەیشتمە ئەو شوێنە بینیم کەسی خوای لێ نییە تەنها یەک گاستێشنی لەیە لۆ بەنزین پڕکردنەوە دوکانێکی کچووەکە چوومە ژۆرێ ئەو کوڕژگەیم لێ دیتەوە چیرۆکەکەمان لێرەوە دەست پێ دەکات Hey guys, Corey Kriminger. I'm the worker here at the Buford Trading Post. It's a population 1 town. It's just me here. سڵاو بەڕێزان سعات تقریبا 2 شەوەیە لە وایۆمینگ زۆر ساردا لە دەرێمە ئەو جێیەکە ناوی بیوفرد تاونە شارۆچکەی بیوفرد ئەوی سەرنجڕاکێشایی یەک کەسە پۆپیولەیشنەکەی لە ساڵی 1866 دامەزدایە ئەویش ئەو دوکانەیە هەروەها لە خۆشی گاستێشنە شیدانەیە بەچی لێم پرسی گوتم عجیبن عجیب نە یەک نەفر لێرێ گوتم چێ نەفرە کە کا لێرە نەگوت خۆمم بەڕێزان تا گەشتە ڤیددیۆیەکی تر هەر شاد بن